بەڕێزانم کاتتان باش دیارە بەهۆی ئەو شەڕەی نێوان ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ وڵاتی ئێران گەشتەکانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی جەلات تاڵەبانی لە 28 دووەسا دیارە بە تێکڕا بە جۆرێ و ئامارانەی دەستی ڤار کەوتووە لە 28 دوو هەتاوەکو 1/4 نزیکەی 370 گەشت کانسڵ بوونەتەوە ڕاگیراون لە نێوان فڕۆکەخانەی جەلات تاڵەبانی بۆ وڵاتانی دنیا دیارە ئەمەش بەپێی ئەو چەند ڕۆژە دیارە بۆ هەموو ڕۆژێک نزیکەی 12 گەشت کانسڵ بۆتەوە ئێستا کە جەنگەکە تا ڕادەی ئاگربەز ڕاگەیەنراوە و پێدەچێت لە بەیانی و دوو بەیانەوە ئیتر گەشتکردن لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی جەلات تاڵەبانی دەست پێ بکات وردەکاری زیاتر لەگەڵ عەتا ئەنوەر قسە لەگەڵ بەڕێزیانەکەم کاگەتا سپاس بۆ جەنابەت سڵاو لە جەنابەت کورتەیەکم لەسەر گەشتەکانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی جەلات تاڵەبانی باس کرد کەی گەشتەکان ئیتر دەست پێ ئەکاتەوە وەکو بەڕێستان ئاگادن لە ڕۆژی چوارشەمە کە ئاگربەز ڕاگەیەنرا دوێنێ یەکەم فڕۆکە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی جەلات تاڵەبانی گەشتی خۆی کرد بۆ بەغدا سەعات 3:04 و بەپێی ئەو ئیمێڵانەی کە بۆ ئێمەیە ڕۆژی 12 ماواتە ڕۆژی دووشەمەیەکەم گەشتی مەلەکی ئەردەنیا بێت و هەردوای ئەوە ڕۆژی 13 مانگ فلای دووبەی کە هێڵێکی گرنگ و بەخۆتە بۆ ئێمە بازرگانی ئێمە ئەبەسێتەوە بۆ وڵاتەوە و گەشتیاری ئەمانە بەسێتەوە هەفتانە بە دوو گەشت دا ئەبەزێ واتە لە 13 مانگەوە تا 28 مانگ لە دوای 28 مانگشۆ هەفتانە سێ گەشتی ئەبێ جگە لەو گەشتەی دوێنێ بەڕێسان باسان کرد هیچ گەشتێکی کە کراوە بۆ نمونە سلەیمانی بۆ عەمان سلەیمانی بۆ ئەستەمبوڵ یان شوێنەکانی دیکە نەخێر وەکو ئەرزم کردی یەکەم خشتەی جەدوەلی مەلەکی ئەردەنی کە دایناوە ڕۆژی دووشەممەکە یەکەم گەشتیانە بێت و دوای ئەوە ژێکسە فلای دووبێ باشە تا ئەگەر بە شێوەیەکی گشتی قەبارەی زیانەکان ئەگەر هەمووشی نەبێ بە تەقریبی لە ماوەی ئەو کاتێک کە بەڵێکە جەنگ بەردەوام بوو چەند دەبوو بۆ کەرتی تایبەت ئێمە ئەتوانی وەکو کەرتی تایبەت تەخمینی کەم بەپێی ئەو دووسە کۆمپانیا کە هەیە لە دەوروبەری سلێمانی لەناو سلێمانی ئەتوانین بە ملیۆنان دۆلار تەخمینی بکەین چکە ئێمە گروپاتی دەرەوەکی و ناوەکیمان هەبووە چەندەها بلیتمان هەبوو لەسەر هەموو ئێرلاینەکان کە براوە ئەمانە بە زەرەر و زیانێکی 2 ملیۆن دۆلاری 3 ملیۆن دۆلاری بەسەر کۆمپانیەکان ئاشکاوتم ئێستا خوێندنەوەتان چییە بۆ ئەم دۆخە و بە پێەوەی کە خەڵک ئیمێڵەکات تەلەفۆنەکات خەڵک ئیتر ئامادەیە بۆ گەشتکردن ئێمە دایمە حەزەکەین ئەم ناوچەی ئێمە و بەتایبەتی شاری سلێمانی دایمە ئارامی ئاسایشی تیابێت چکە تۆ کاتێ ئارامی ئاسایشی تیابێت گەشتەکانی خۆ دەکەیت ئانی کە پێویستە جا بۆ بازرگانیە بۆ گەشتی تەرفیهیە بۆ نەخۆشیە بۆ هەرچیە بێت هیوادارین کە ئەمە بەردەوام بێت ئەم ئاگربەستە چکە هەر لە ئەمە 2 ساڵی ڕێکە ئێمە لە کاتی مۆسیما لە کاتی ئیشە پار هەم بەڕێست ئاگاداری ئەنێشت جەنگێکی کە و ئیمساڵیش ئەنێکی و کاتی مزاهراتەکانی ئێران ئەمانە زەرەرێکی زۆریان لە کۆمپانیا نووسینگە گەشتیارەکان بەڵام ئینشەڵا پێشبینی ئەوەکەی کە دایمە ئەبێ ئایندەیەکی ڕووناک لە پێشما بێ و ئینشەڵا گەرم گرێ بەسەر دایمی بۆەکەوینەوە سەرکارەکانی خۆمەکان بۆ وڵاتی ئێران تا ئێستا هیچ ئیمێڵێکمان بۆ ناتۆ لە هێڵی ماهان ئێرەوە لە ئێرانەوە باشە نرخەکان زیان کردووە بەپێی بەعزێک نرخ کە سەیرمان کردو ئۆنلاین ئیسا سێرەکەن چۆ بۆیە پێدەڵم ئیتر لەم چەند ڕۆژەیە ینی لە کاتی وەستانەوە تا کاتی دانانی جەدوەلی خشتەکان نرخەکانی جێگیرە بێت لە سیستەمەکانە بە جوانی تر هەموو کەسێت توانێت ببینێ هەنێک گۆڕانکاری تیاوە بەڵام ئەو گۆڕانکاری زۆر ئەو نەزەق نابێت کە گەشتیار بتوانێت لێ بترسێت